بینەرانی هێژە ڕۆشتان باش و لە ئاکتوێلێکی دیکەی فریدۆم تیڤیدا پێکەوەین. بینەرانی هێژە ئاکتوێلی ئەمڕۆمان لە شارەی سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەست پێ دەکەین. لە شارەکانی مەهاباد و سەردەشت بۆ یادی کیمیابارانی شاری سەردەشت چالاکی جەماوەری بەڕێوەچوو. ئەمساڵ بە جیاواز لەگەڵ ساڵانی ڕابردوودا لە یادی کیمیاباراندا داوا لە ڕژێمی ئێران کرا چیدی کۆڵبەران نەداتە بەردەست ڕێژی گولە و گەل پانکارت و نووسراوە جیاجیا بە زمانە جیاجیاکان بەرز کرایەوە و داوایان کرد چیدی کۆڵبەران نەکوژدێت. پێکەوە دۆسیەک دەبینین پاشان ئەم بابەتە لەگەڵ هاوسەرۆکی کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان تاوتوێ دەکەین لە ئەوروپا. هاوڵاتیان و چالاکوانانی شاری سەردەشت لە چەند مەراسیمێکدا پێشوازیان لە چالاکوانانی شارەکانی تری ڕۆژهەڵات کرد و دواتر لە شەقامەکانی ئەو شارەدا ڕێپێوانیان ئەنجامدا و چەندین وێنە و پۆستەر و دروشمیان بۆ یادی کیمیابارانکردنەکە بەرز کردەوە و ژمارەیەک سرودیان خوێندەوە. بەشێک لەو وێنە و پۆستەر و دروشمەکانی یادی کیمیابارانکردنی شاری سەردەشت بۆ پشتیوانیکردن لە کۆڵبەرانی ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بوو کە لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەکرێنە ئامانج و دەکوژرێن و بریندار دەکرێن. بە پێی وێنە و ڤیدیۆکانی ئەو یادە کە گەیشتونەتە یەنارتی لە پۆستەرەکاندا بە زمانەکانی کوردی و ئیگلنزی و فارسی پشتیوانی لە کۆڵبەران کراوە و لەسەر بەشێک لە لافتەکاندا نووسراوە: کرێکۆڵی پیشە نییە، لە کەرامەت خستنی مرۆڤی کووردە، نابۆ کوشتنی کۆڵبەران. لە دوای 30 ساڵ لە بردومانە چیمیاویەکەی شاری سەردەشت لە ئێستادا بەشێک لە هاوڵاتیانی شاری سەردەشت و دەوروبەری و هەروەها شارەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی هەژاری و کەم دەرامەتیەوە ناچارن کاری کۆڵبەری لە سەر سنوورەکانی نێوان ڕۆژهەڵات و باشوور و ڕۆژهەڵات و باکووری کوردستاندا بکەن. کۆڵبەرەکانیش لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە بۆ سێیان بۆ دادەنرێت و دەکرێنە ئامانجی ڕاستەوخۆی گولەی هێزە ئەمنیەکانی ئێران و بۆ هۆیەوە ساڵانە چەندین کەس لە کۆڵبەرەکان و کاسبکارەکان دەکوژرێن و بریندار دەبن. بەپێی ئامارە بڵاوکراوەکانی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە سەرەتای ئەم ساڵەوە بەلانی کەمەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان 7 کۆڵبەر بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکانی ئێرانەوە کوژران و دەیان کۆڵبەری تریش بریندار بوون. هەروەها بە پێی ئەو راپۆرتانە لە ساڵی ڕابردوودا 96 کۆڵبەر لە ناوچە سنووریەکاندا لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە کوژران و 64 کۆڵبەری تریش لە کاتی هەڵهاتن لە دەست هێزە ئەمنیەکانی ئێران لە بەرزایی بەربوونەتەوە یان بەهۆی هەرەسی بەفر و لافاوە بریندار بوون. بەڵێ بینەرانی هێژە هەروەک لە راپۆرتەکەدا بینیتە نابۆ کوشتنی کۆڵبەران مۆرکی خۆی لەو چالاکیەدا و ژنان و پیاوانی شاری سەردەشت ڕژانە شەقام و مەیدانەکان و لا دژی سیاسەتەکانی ڕژێمی ئێران چالاکیە دیموکراتیانەیان بەڕێوەبرد. پێکەوە دەچینە لای هاوسەرۆکی کۆمەڵەی مافی مرۆڤ سعید سەنەندجی. بەڕێ سعید سەنەندجی ڕۆژتان باش؟ ڕۆژتان باش. بەڕێ سەنەندجی ئێوە سەرەتا ئەو چالاکیە ئەمساڵ بۆچی شکڵێکی بەو شێوەیەی بەخۆی گرتووە لە مەهاباد و لە سەردەشت جەماوەریانە بەڕێوە چووە و باس لە کۆڵبەران و کوشتنی کۆڵبەران کرا؟ بۆچی؟
هۆکاری ئەسڵی ئەوەیە کە بەرحاڵ تۆ لەناو کۆماری ئیسلامیە ئەو وەزیەتەی و کۆماری ئیسلامی پێکێناوە بۆ خەڵکەکە ئیتر قابل تەحمڵی ئەو خەڵکە نەماوە و ئیتر ناقبولی ناکەن لە کۆماری ئیسلامی و لە لایەکی تریچە خودی کۆماری ئیسلامی بەهۆی ئەو دوو دەستەیە کە کەوتووەتە ناویانیا بەرحاڵ و حاڵەتێک کە خۆیان نیشانێدەن کە دوو دەستەیەک لە ناویانە ئاڵوگۆڕێکی بێژین تێدا کراوە بە حاڵەتێک ناتان ئەو کۆنتترۆڵە کامڵێک کە پێشتر بوو یان لە شارەکان تریش ئەلبەتان مشکل ئەم جۆرە خۆپێشاندان نیشاندراوە مەسەڵەن بۆ نمونە لە کرماشانی سەر دوێنێ خۆپێشاندانی کراکە ئەویش هەر بەو شێوە تا حاڵەتی ضد حکوومەتی بوو و شعارێکی ضد حکوومەتی تێدا بوو ئەمە یەکە لە بێژین سەردەشت پێکهاتووە یەکێک لە مەسەلە ئەسڵیەکانی خەڵکی سەردەشت هەمومان دەزانین کە کوشتنی کۆڵبەرەکانیەت لە هەموو ئەو تایسە کە بەرحەڵ بەرئەساسی و ئامارانەی کە هاتووەتە دەرەوە زۆربەی ئەو کۆڵبەرانەی کە ئەکوژێن لە ناوچەی سەردەشت و بێژین ئەو ناوچەی منتەقەیە ئەکوژێن یا بەرحاڵ زەخمیە بن و خەڵکەکەی بریندار کردووە تەحمڵی ئەوەیان نەماوەکەی تر بەم شێوە لەگەڵیانە هەڵس و کەوت کردێ. بەڵێ بەڕێز سەنەندەجی ئەو چالاکیە لە ساڵوەگەڕی سیومین ساڵوەگەڕی کیمیابارانی سەردەشتدا کرا. ئەو کیمیاباران تا ئێستا زەرەر و زیانەکانی هەر بەجێ ماوە و برینداران هەر لە دۆخێکی نالەباردان. لێرەدا دەبێت باس لەسەر ئەوە بکرێ بۆچی ئێران هەوڵ بۆ تەداوی ئەو بریندارانە نادات هەوڵ بۆ چارەسەرکردنیان نادات لە کاتێکدا لەلایەن ڕژێمی باسەوە ئەو ناوچەیە بەوردەمان کرا باسی ڕووخاوەوە. بەحسێک هەیە لەسەر مەسەلەی بێژین کورد کۆماری ئیسلامی چه کۆماری ئیسلامی چه دەوڵەتی پێشووی عێراق بێژین دەوڵەتی سەدام لە مەسئلەی شەڕی بینی خۆیانە مەسئلەی کوردیان بە حاڵەتێک وەکو سیاسەتێک بەکارهێنا کە ئەم سیاسەتە بە شێوەیەک سەرکوتکردنی خەڵکی کورد بێت چون ئەگەر لە بیرمان بێ شەڕی کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتی عێراق لە جنوبی ئێرانە دەستی پێکرد و مشکڵەکەیتیان هەر لەسەر چەند جەزیرەیەکی بێژین عەرەبی و بێژین ئێرانی بوو کە ئەو مشکڵەی دروست کرد بەڵام بینیمان لە ئاخری شەڕەکەی و یانە تەقریبەن گەیشتە میوەیە کۆماری ئیسلامی و دەوڵەتی عێراق شەڕەکەیان گەڕاندەوە بۆ ناوچە کوردیەکان و هەدەفی ئەسڵی ئەوان لە مەسئلەیەکی ئەوەی بوو کە سەرکوتی گەلی کورد بکەن و هەروایت ئەو بێژین هێزە ڕزگاری خوازانەی کە لە کوردستانە هەیە لە دوو پاچەی کوردستانە هەم لە باشوور هەم لە ڕۆژهەڵاتە هەیە بە جۆرێ چەواشەی پێبێن و لە بینی بوون کۆماری ئیسلامی و دەوڵەتی عێراق لەسەر مەسئلەی بۆمبارانی ئەو ناوچانە هەتیان تا حدێک دەستیان هەیە و ئەگەر کۆماری ئیسلامی ئیمڕۆ بێژین پێدابینی ناکا بۆ ئەو مەسئلە لە پێناوی سیاسەتەکانی خۆیان ئەمابینین لە بەشی ڕۆژهەڵاتە هەم خەڵک فەقیر ئەکەن هەم خەڵک بێکار ئەکەن کۆڵبەر لێ ئەکوژن معتاد ئەکەن و بۆجا بۆ بێن مەسەڵەن لە بەشی لەو سیاسەتانەی کە ئەڕوات لە ڕێگەی سیاسی خۆیانەوە بێن شتەکە ئاوەس بکەن و بە شێوەیەک یارمەتی گەلی کورددا. بەڵێ ئێستاکە لەسەر کۆڵبەران لە ناوچە سنووریەکاندا بەتایبەت لە سەردەشت و دەوروبەریدا کۆمەڵکوژیەکی سپی بەڕێوە دەچێت یعنی لە ساڵانە چەندین کۆمەڵکوژیە بەڵام هەر ڕۆژە و یەک دوو کۆڵبەر دەکوژدە یاخود بریندار دەکرێت. بە بڕوای ئێوە ئەو چالاکیانە بەرفراوانتر دەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ خاوەنداری لە کۆڵبەران لە ئاستی ئەوروپا دەتوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی مافی مرۆڤ چی بکەن بۆ بابەتە؟ بە دڵنیایی و لە ناوخۆی کە قبولیان نەکردووە دایسە کە بینیمانە لەم ئاخرە و بە حاڵەتێکی تر لەسەر مەسەلەی کوشتنی کۆڵبەر خەڵکەکە دەخاڵەت دەکات و ئەترازی خۆی نیشانەدا ئەمە لەسەر ناوچەی خۆمان دەژین خەڵکەمان لە ناو خۆی ئێران ئەوەی کە لە دەرەوەی وڵاتەوە پێمانەکرێت دۆسیە سازکردنە لەسەر ئەم کوشتارە بەڕاستی من پێم وایە کە کاتی ئەوە هاتووە ئێمە زانین کە حدود 2000 نەفەر لە ئەرزی ئەم چەند ساڵەی ڕابردوودا کۆڵبەر کوژراوە ئەو ئامارانەی کە بەدەستی ئێمە هەڵگەیشتووە نە کلی ئامارەکە کلی ئامارەکەتانێ زۆر لەوە بێت ئێمەتان دۆسیەکی جیهانی لەسەر ئەم مەسەلە دروستکەینەوە بە شێوەیەک بەشکەمە مەسەلە بگەینە سەتحێکی جیهانی و من پێشنیارەکەم کە هەموو ڕێکخراوە مەدەنیەکان کۆبینەوە و قەراری شەیەکە کۆبوونەوەیکمان لەم بوارەوە ببێت کە بتانین دۆسیەک لەسەر مەسەلەی کۆڵبەران لە سەرحی جیهانە بێت. بەڵێ سای سەنەندەجی گەلێک سپاس بۆ بەشداریتان لەم ئاکتوێلەدا و ڕۆژتان باش.
بەڵێ بینەرانی هێژە دوای ئەوەی کە ناوەندی ئۆتێلسات بڕیاریدا کە قەدەغا لەسەر سێ کەناڵی دیکە و پەخشیان ڕاوەستێنێ ئەویش کەناڵەکانی ستێرک تیڤی ڕووناهی و نیوز چەنەڵ لەو چوارچێوەیەدا کارداونەوەکان تا دەڕوات زیاتر دەبێت. ئەمڕۆژ بڕیارە لە پەرلەمانی ئەوروپا کۆنفرانسێک سەبارەت بە گوشارەکان لەسەر چاپەمەنی ئازاد بەڕێوە بچێت. بە نوێنەرایەتی فریدۆم تیڤی سەلاح خدر هاوکارمان لەو کۆنفرانسەدا بەشداری دەکات و ئێستاش لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندایە. سەلاح ڕۆژ باش. ڕۆژ باش دەیەوە. سەلاح کۆنفرانسەکە ئامادەکاریەکان چۆن بەڕێوە دەچنەوە و بڕیارەکەی دەست پێ بکات، هەروەها ناوەرۆکی کۆنفرانسەکە وەک چاوەڕوان دەکرێت چی دەبێت؟ بەڵێ وەگەزانرێت ئەمڕۆ لە پەرلەمانی ئەوروپا سەبارەت بە بارودۆخی ڕۆژنامەگەری لە تورکیا و باکووری کوردستان ئەو پێشێلکاریانی کە هەیە لە ماوەی ئەم ساڵانی ڕابردووە بەتایبەت لە دوای کودەتای هەوڵی کودەتای ساڵی ڕابردوو ئازادی چاپەمەنی گرتنی ڕۆژنامەوانان داخستنی دام و دەستگا ڕاگەیاندنەکان لە تورکیا گەیشتۆتە ئەستێکی زۆر مەترسیدار بەوەی کە ئیدی وا پێناساکرێت کە نەفەسێک بۆ ئازادی نەماوە لەوێ لەبەرەوە لەو چوارچێوەیەدا هەوڵدانێک هەیە لە ئاستی نێونەتەوەییدا مەبەستم هەوڵدانی تورکیا بۆ داخستنی دام و دەستگاکانی ڕاگەیاندن ئەوانەی کە تورکیا بە ئۆپۆزیسیۆنی خۆی یا بە هەڵساری خۆی ببینێ بەتایبەت ڕۆناهی تیڤی ستێرک تیڤی نیوز کەناڵ و چەند دام و دەستگایشی دیکە لە ڕێی کۆمپانیای ئیوتێلساتەوە لە ڕابردوودا هەوڵەکانی تورکیا لەو بوارەدا هەبووە بەڵام هەتا ئێستا بەهۆی بەرخۆدی ئەو تەلەڤیزۆنانە و ئەو میدیانە و کوردان و ئازادی خوازان نەتوانراوە ئەو پلانە پێک بهێنێ بەڵام هێشتا ئەو پلانە لەسەر کار و مەترسیدارە بۆیە ئەمڕۆ لە پەرلەمانی ئەوروپا بە نوێنەرایەتی ئەو دام و دەستگایانە کە ناوم هێنا هەروەها کۆمەڵێ دام و دەستگای ڕاگەیاندنی و ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و رادیۆ کە لە باکووری کوردستان و تورکیا داخراون هەروەها پارێزەری نەورۆز تیڤی ئامادە دەبن لە زنجیرە پانێڵ و گفتوگۆیەکدا لەو بارەیەوە قسە دەکەن کە لەو پانێڵی ئەمڕۆدا کە بڕیارە دەوروبەری کاتژمێر یەک بە کاتی بڕۆکسل دەست پێ بکات گفتوگۆ دەکرێت هەڵبەت نوێنەری هەر یەک لەو تەلەڤیزیۆن و ڕاگەیاندنانە کە باسمان کرد و هەندێک ڕۆژنامەوانی ئەوروپی و پەرلەمانتارانی ئەوروپی بەشداری دەکەن و لە کاتە جیاوازەکانی ئەمڕۆدا لە پەنێڵەکانە گفتوگۆ قسە دەکەن لەسەر ئەو بارودۆخە ئەو کەشەی کە هاتووەتە ئاراوە و لە بەرامبەر ئەوە بەدیل و ئەلتەرناتیڤ چییە گفتوگۆ لەو بارەیەوە دەکرێت و چاوەڕوان دەکرێت لە کۆتاییدا بڕیارنامەیەک دەست بخەن و بە هەر حاڵ لێرەدا زیاتر مەبەست لەوەیە کە ئیوتێلسات کۆمپانیای ئیوتێلسات بۆ کەوتۆتە ژێر ئەو کاریگەریە کە بەشێکی زۆری ئەو کۆمپانیایش تایبەتە بە حکوومەتی خودی حکوومەتی فەڕەنسا لێرەدا هەوڵدانەکە بۆ ئاراستەیە کە ئەو پلانانە ڕێگەی پێ بگیرێ ئێوارە کە تاو دەبێت چاوەڕێ دەکرێت ئەنجامێک بڵاو بکرێتەوە. بەڵێ سەلاح خدر ڕۆژنامەوان سپاس بۆ بەشداریت لە ئاکتوێلی ئەمڕۆدا لە هەواڵەکانی ئێوارەدا هەوڵە دەین زانیاری زیاتر و لێوەرەکەن. بەڵێ بینەرانی هێژە چالاکیەکان بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بەردەوامە لەو چوارچێوەیەدا ئێشکگرتن کە 5 ساڵی پڕ کردووەتەوە لە بەردەم کۆنسەی ئەوروپا ئەم هەفتەیە لەلایەن ژنانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەڕێوە دەبرێت. ئێستاش ئەندامی دەستەی بەڕێوەبەری کەژار زیلان ڕۆژهەڵات کە لە ناو چالاکیەکەدایە لەگەڵماندایە. بەڕێز زیلان ڕۆژتان باش؟ بەیانی باشەوە. بەڕێز زیلان ئەگەر بتوانن لە سەر چالاکیەکە کە 5 ساڵی تێپەڕاندۆ و گرنگی ئەم چالاکیە لە ئاستی ئەوروپادا بۆ بەشەکانی کوردستان و کوردانی تاراوگە چییە؟ تا سلااو ڕێز خۆم پێشکەشی هەم بینارانی بە ڕێزێکم تێوی دەکەم و زۆر سپاس و پەیوەندی ئێوە هەر وەک پێشتریش بەخمان کردبوو چالاکیەکە هەر لە بەردەم پەرلەمانی ئەوروپا و هەروە سیپیتی بەردەوامە هەروەکە 5 ساڵ لە پێش ساڵ 2012 تا ئێستا دەستی پێ کردووە. ئێستا ئێمە کورد لە مەرحەڵەیەکی زۆر حەساسی دیرۆکیدا تێپاڕ دەبن بۆ ئەوەژی یعنی بۆ گەلی کورد بێگومان گرنگترین خاڵ ئێستا ئازادی ڕێبەر ئاپوویە کە هەم تەجیرێکی زۆر گرانی لەسەرەوە هەم ئەو ماوەی 18 ساڵە لە زینداندا ڕاگیراوە لەبەرەوەژی وەک هەڵمەتێکی مڵەن تۆپێک و یعنی بە یەکجاری دەستمان بە و چالاکیان بۆ چالاکی لە هەموو
ئەوروپا و حتا ڕۆژەڵای کوردستان بۆ ئازادی ڕێبەر ئاپۆمان کردووە یەکێک لەو چالاکیانەژێ و چالاکی لە بەردەم CPT و هەروە پاڵمانی ئەوروپایە بێگومان ئەوانە هەندێک شتان کە ئێمە دەتوانن بکەن بەس بەلکی زۆر کەم بێ لەبەرەوە کە ئێمە دەزانن بوونی ڕێبەر ئاپۆ لە زیندانی ئیمرالیە بۆ ماوەی 18 ساڵ تەنیا ڕووداوەکی زۆر سادە نییە بەڵکی بویەرەکی سیاسیە و بۆ ئەوەیەژی کە ئێمە لەبەرەوە کە لەگەلەوە کە بە ساڵانە هەوڵدان هەیە بۆ هەوڵدان و چالاکی زۆر جیاواز کراوە تا ئێستا لە ئەوروپ لە ئاستی ئەوروپا و هەروە لە باکووری کوردستان لە ڕۆژئاوا و لە شوێنەکانی دیکە لە باشووریژی بەس ئەنجامێکی ئێمە ناتوان بڵێن ئەنجامێکی زۆر باشمان بەدەستهێناوە چۆن CPT کە بەرپرسیاری یعنی دەتوانێت سەردانی هەموو زیندانەکانی ئەو وڵاتانە کە خۆیان سەر بە ئەوروپا دەزانن بەتەر لەگەڵەوە کە جارانی پێشتر چوێ بۆ تورکیا بەس ئیجازای ئەوەی نەبووە یعنی لەلایەن تورکیەوە ئیجازە نەداوە کە چاویان بە سەرۆکات بۆ بکرێ بەڕێز زیلان بەڵێ ئەتوانن نەقسەکانیشتان بەردەوام بن بەڵام پرسیاری ئاراستەی بەڕێستان کەین بۆچی CPT و لایەنە پەیوەندیدارەکانی دادگای مافی مرۆڤی ئەوروپا لە ئاست ئەو پێشێلکاری و گۆشەگیری دژواری ئیمرالیە تا ئێستا بێدەنگی هەڵبژاردووە بێگومان ئێمە دەزانن تورکیا وەک ئەندامێکی ناتۆ و هەروەهاژی یەک لە وڵاتانن کە لەباری ئەقتصادیەوە بەرژەوەندێکی زۆری بۆ ئوروپا هەیە ئێمە دەتوانم بڵێن یەکێک لە ئاساسیەکان ئەوەیە کە بەرژەوەندی ئابووری ئوروپا و هەروە بەرژەوەندی سیاسی ئەو هێزانە ئیجازەی ئەوە نادات کە پێیان کە بتوانن زۆر لەسەری ڕابەوەسن ئەگەرنا لە زۆر هەڵبیتندا کە لەگەڵ CPT کراوە ئەوانیژی بەڕەوابوونی ئەو چالاکیانە بەڕەوابوونی ئەو خاستەکانە ئێترافیان کردووەوە شت پنجڕاکێشەکە وەڵێ کە حەق دەبن بە ئێمەوە پشتگیری خۆیان ڕادەگەهێنن بەس لە کریارەکەدا ئێمە شتێکی زۆر باش بەدەست ناخەن یعنی ئەوە کە زەختێکی لەسەر تورکیا بکەم بۆ ئەوەی کە ئەم گۆشەگیریە لابەت خۆی ئەوە کە بتوان شتێکی ئەنجامێکی باشتری هەبێ حتا ئەودیتم پێک بێت لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەو شتانە پێک ناهێ ئەوەش نیشان دەدات کە بەرژەوەندی سیاسی و ئابووری ئەو وڵاتانە یعنی پێشگیری لەو شتە دەکات بڵێ بەڕێز زیلان گرنگی شکاندنی گۆشەگیری ئیمرالی و هەروەها گرنگی بەڕێز ئۆجەلان بۆ ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان چیە کە ماوەی چەند بۆ سێم دەورەیە کە لەو ئێشەگرتنەدا بەشدارن لە بەردەم کۆنسەی ئەوروپا ئەگەر باسی لەسەرەوە بە کورتاسی بکەی فەرموو ڕێبەرئاپۆ دامەزراوەری خەتی سێوم ئێمە بڵێن بە فەلسفەی خۆی خەتی سێومی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پێکێناوە ئەوەژی تاثیری خۆی هەم لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان و هەر بەگەشتی لەسەر ئێمە بڵێن ڕۆژهەڵاتی ناویدیش دەکا ئێمەژی وەک ژنانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە کە ڕێبەرئاپۆ وەک ڕێبەری بیر و باوەڕی خۆمان دەزانن بۆ ئازادی ڕێبەرئاپۆ هەچی کە لە دەستمان بێت بێگومان ئەو چالاکی شتێکی زۆر زۆر بچووکە یعنی ئینسان ناتوانێت بڵێ یعنی بەڕاستی لەباری وجدانیەوە وەک ژن بۆ ئەوە کە ڕێبەرتی ئەو فەلسفەی ڕزگاری ژەمیە ئیدۆلۆژی ڕزگاری ژەمی کە دامەزراندووە توانیە ژنی کورد لە ئاستێکی بێنێتە ئاسە کە هەموو دنیا ترسان بمێنێت بەو باوەڕیەوە بەو هێزەوە لەباری ئیدۆلۆژیەوە لەباری پێشکەوتنی کۆمەلگاوە ئێمە ئەوانە هەموو خۆمان بە قەرزاری ڕێبەرئاپۆ دەزانن واگرن بۆ ئەوەژی حەچیکە لە دەستمان بێ ئێمە هەڵدەدەم پێکی بێنن دیسانیش گوتم ئەو چاڵێکی شتێکی زۆر زۆر بچووکە کە ئێمە ناتوانم بڵێن شتێکی زۆر گەورەمان کردووە بە بێگومان یعنی بۆ سەرۆکایەتی بەڵێ زیلان ڕۆژهەڵات هەندامی دەستەی بەڕێوەبەری هەژار گەلێک سپاس بۆ بەشداریتان لەم ئاکتوێلەدا بەڵێ بینەرانی هێژە ڕوو لە باشووری کوردستان دەکەین وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕادەگەێنێت کە ژنانی ئێرانی دەبرێتە هەرێمی کوردستان و کاری لە فرۆشیان پێوە دەکرێت دەشڵێت لە ساڵی 2015دا بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کڕیارانی ئەو لەش فرۆشانە بوون وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی ساڵی 2016 خۆی سەبارەت بە قاچاق و بازرگانیکردن
بە مرۆڤەوە بڵاو کردەوە. لە راپۆرتەکەدا هاتووە کە ژنانی ئێران دەبرێتە هەرێمی کوردستان، پاکستان، ئەفغانستان و ئیمارات و لەوێ بازرگانیان پێوە دەکرێت. لە راپۆرتەکەدا جەخت لەسەر چەند خاڵێک کراوەتەوە کە ژنانی ئێرانی قوربانی قاچاقیکردنی مرۆڤن، دەبرێنە شوێنەکانی لەشفرۆشی لە شاری سلێمانی و هەروەها بازرگانیان پێوە دەکرێت. لە راپۆرتەکەدا باس لەوانە کراوە کە ئەو جوانانە لە تاران، تەورێز و ئاستاراوە دەگوازرێنەوە بۆ ئەو وڵاتانەی کە باسی لەسەر کرا. بەڵێ بینەرانی خێژە ڕۆژنامەوان و چالاکی بواری ژنان نیاز عەبدوڵڵامان لەگەڵدایە. بەڕێز نیاز، ڕۆژتان باش؟ بەڕێز نیاز ئەگەر بەڕێز نیاز دەنگم دێت؟ بەڵێ ئەگەر هاوکارانم هەوڵدانیان هەبێت بۆ ئەو تەلەفۆنە جارێکی تر بتوانەوە پەیوەندی ڕێکخەنەوە باشتەبێ. بەڵێ بینەرانی هێژە هەروەک باسمان کرد، ساڵی ڕابردووش ئەمریکا، وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتێکی بەو شێوەیە بڵاو کردبووە، بەڵام بەرپرسانی حکوومەتی هەرێم هیچ کاردانەوەیکیان بەرامبەر بەو راپۆرتە ئەنجام نەدابوو. راپۆرتەکە باس لەوە دەکرێت کە ژنان لە ئێرانەوە دەبرێنە هەرێمی کوردستان و بازرگانیان پێوە دەکرێت. هەروەها باس لەوەش کرابوو کە ژمارەیەک بەرپرسی حکوومەتی هەرێم لە ناو کڕیارandان، بەڵام حکوومەتی هەرێم کاردانەوە یاخود لێدوانێکی ئەوتۆی لەو بارەوە نیشان نەدا. ئەم ساڵیش لە ساڵی راپۆرتی ساڵی 2016 واتە راپۆرتی یەک ساڵی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باس لەسەرەوە دەکات کە بازرگانی کردن بە ژنانەوە لەو هەرێمە بەردەوامە. بەڵێ نیاز عەبدوڵڵا هەوڵە دەین بچینە لای نیاز عەبدوڵڵا. بەڕێز نیاز، ڕۆژتان باش؟ ڕۆژ باش. بەڕێز نیاز، راپۆرتەکەی ئەمریکا بە کورتی دەرکەوتووە و باس لەسەر ئەو بازرگانیکردنەوە دەکات. ئایا ئێوە وەکو ڕۆژنامەوانێک و چالاکێکی ژنان لە باشووری کوردستان چەندە ئەو دیار بەدی دەکرێت، چەندە دیارە، چەندە دەنگۆی ئەو شتانە هەیە وەکو باسی لەسەرەکرێت؟ بەر هەموو شتێک ئەو راپۆرتی وەزارەتی دەرەوەی یەکەمەکانی ئەمریکا یەکەم راپۆرت نییە پەیوەنددار بە هەرێمی کوردستان و وڵاتانی جیهان دەربچێت. پێشتر زۆر بەڕوونی ئاماژەی بە بازرگانیکردن بە مرۆڤ و لە نێوانیان بازرگانیکردن بە دەستی ژنان کردووە تەنانەت لە نێو کەمپی ئاوارەکان بەتایبەت لە سنووری پارێزگای هەولێر و سنووری پارێزگاکانی تریش. و خاڵی دووەم ئەوەی کە لەم راپۆرتە زۆر بە دیاریکراوی باس کراوە کە شەرمەندەیەکی گەورەیە کە بەرپرسانی سیاسی هەرێمی کوردستان وەکو لەشکڕی ژنانی بازرگانی پێوەکراوی ئێران ناسێنراون کە بەڕاستی ئەمە ئابڕۆچوونێکی سیاسی و ئەخلاقی زۆر زۆر گەورەیە بۆی کە بەرپرسانی سیاسی تێوەگلاون لە کڕینی دەستەی ئەو قوربانی بازرگانیکردن بە ژنانەوە. و ئەم راپۆرتە بێ ئەوەی کە من ئەوەندەی کە زانیاری لەبارەوە دەست کەوتووە زۆر کەمەوە بەراورد لەگەڵ ئەو مەترسیە زۆر گەورەی لە بازرگانیکردن لەسەر مرۆڤ لە هەرێمی کوردستان، جگە لە بازرگانیکردن بە جەستەی ژنان و منداڵان بازرگانیکردن بە ئەمرازەکانی جەستە هەیە. ئێمە ئەزانین دەستی سەربەخۆی مافەکانی مرۆڤیش پێشتر راپۆرتی لەو بارەیەوە دەرکرد. ئێمە خۆمان پێشتر چەندین جار بە دوواداچوونمان کردووە کە بازرگانی بە ئەندامەکانی جەستەی وەکو بورچیلە و ئەندامانی تری جەستەوە ئەکرێت بەبێ ئەوەی ئەم کەسانی کە تێوە دەگرێن لەم تاوانە ڕوبەڕووی بەرپرسیارەتی یاسایی بکرێنەوە. خاڵێکی تر ئێمە ئەزانین کاری زۆرە ملێ و ئەوەی کە خەڵکێک تاوانی لە بەرامبەر بکرێت بە شێوازە جۆراوجۆرەکانی دەچێتە خانەی بازرگانیکردن بە مرۆڤەوە و ئەمە زۆر بە ئاسانی دەبینرێت و ڕۆژانە دەیان کێسی هاوشێوە هەیە لە هەرێمی کوردستان بەتایبەت لە بەرامبەر پەنابەران و ئاوارەکان جێبەجێ دەکرێت. و خاڵێکی تر لە یادمان نەچێت ئەو هەزاران کەسێک کە لە هەرێمی کوردستانەوە قاتاق براونەتە دەرەوەی کوردستان، ئەوانەی کە لە دەریاکان بوون بە قوربانی ئەمانە هەمووی قاچاقچیەکان کردویانێتی کە هەر هەمویان گروپی بازرگانیکردن بە مرۆڤن. و ئەوەی کە زۆر زۆر مای شەرمێکی لەوە گەورەترە هەرێمی کوردستان تا ئێستا خاوەن یاسایەکی تایبەتمەند نییە بە ناساندنی شێواز و تایبەتمەندیەکانی بازرگانیکردن بە مرۆڤ وەها قەدەغەکردنی. باشە بەڕێز نیاز، ئێستا هەر ژنێک یا هەر کەسێک لە دەرەوەی سنووری باشووری کوردستان ئەو دی و ببێ هێزەکانی ئاسایش بەرپرسیارن لە هاتنە ناوەیان.
ئەو کەسانە بۆچی بە شێوازێکی یاسایی لە باشووری کوردستاندا نیشتەجێ کراون و بازرگانیان پێوە دەکرێت. لێرەدا بەرپرسیاری سەرەکی لەو دۆخەدا چییە؟ کێیە؟ کاک سامان زۆر ڕوونە ئێمە ئەزانین دەرزیەک لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە نایەتە ناو خاکی باشووری کوردستان ئەگەر بێت و دەستی بەرپرسانی ئەمنی و ڕەزامەندی ئەوانی لەگەڵ نەبێت و ئەگەر ئەمان خۆیان ڕاستەوخۆ بەشێکی پێوەگلاوی ڕاستەوخۆن دەبن لەم دۆسێ مەحاڵە بڵێن ئاسانە ئەم کەس و لە هاتوون بۆ باشووری کوردستان بەبێ ئەوەی کە لە سیاسەکان تێوە نەگلا بن. راپۆرتەکە زۆر بەڕوونی ئەڵێت کە بەرپرسانی سیاسی لەشکڕن لەم مەلەفانە کەواتە بەرپرسانی سیاسی بەشێکی ئەمە خۆیان تێوەگلاون لە ئەنجامدانی بازرگانیکردنەکە بەم دۆسیە، بەشێکی تریان ئەوەیە کە خۆیان ئەم بابەتە بەکارهێنن بۆ مەرامی تایبەتی و وەها ژیانی خۆیان بەداخەوە شەرمەندەیە بەڕاستی لایەنێکی زۆر کارەسازدارەکە. باشە بەڕێز نیاز، ئێستا کە تۆ باسی لەو بابەتە باسی دەکەی وەش بە دوواداچوونتان هەیە وەک ڕۆژنامەوانێک، کاردانەوەکان لە چ ئاستێکدا بۆ لە ئاستی لە ناو ڕێکخراوەکانە لە ناو لایەنی میدیایی یا لە ناو چالاکیەکانی ژناندا؟ لە ڕاستیدا ئەمێ ئەو بڵێن ئەم دۆسیە تەنیا پەیوەنددار نییە بە ژنەوە کاک سامان. بازرگانیکردن بەجەستا ژنان نەگرێتەوە، مناڵان نەگرێتەوە، لایەنێکی زۆر فراوانە ئەوانەی کە زۆربیان بورچی لە ئەفرۆشن و لە باشووری عێراقەوە دێمزانیاریەکان زۆربیان تا ئێستا لە ڕەگەڵی نێرینن و خاڵێکی تر ئەوانەی کە کرێکارن داریکرد دەسەوسێنەوە و بازرگانی پێوە دەکرێت و دەکرێن بە کۆیلا بە تەنیا ژنان نین، پیاوانیشیان لەگەڵا. بەڵام مەترسێکە بە تایبەتتر لە دۆخی شەڕ و ناسەقامگیری زۆر مەترسێکە گەورەترە و ئەم راپۆرتە بە پێی ئەوەی کە تازە دەرچووە دەبێت چاودێری و چاڕوانی ئەو بین کە کاردانەوەکانی ئێمە لەسەر ئاستی زۆر بەرفراوانتر لەوەی هەیە و خاڵێکی تر بە ئومێدی ئەوەی گروپەکانی ئەمریکا بوێرتر کاری لەسەر ئەمە بکردایە و ناو پێگەی ئەو کەسە سیاسیانەشی ئاشکرا بکردایە کە تێوەگلاون لە دەستی بازرگانی. ئەمە ڕخنەیە کە لە راپۆرتەکە کە هەیە کە شایانی ئەوە بوو لە دیوی پشتەوەی ئەم بابەتە ناوی ئەم بەرسیاسیانەی ئاشکرا بکرێن کە هەڵدەستن بە دۆسیی لەشکڕی وەروەها لەشفرۆشی و بازرگانی. باشە بەڕێز نیاز بە کورتی ساڵی 2015ش راپۆرتێکی بەو شێوەیە بڵاو کرایەوە، یعنی ساڵی ڕابردوو راپۆرتی 2015 بڵاو کرایەوە، جارێکی تر دەستنیشان کرا کە بازرگانیکردن بە ژنانەوە لە باشووری کوردستاندا بەتایبەت دەستنیشان کرابوو کە ژنانی ئێرانی دەبرێنە باشووری کوردستان بۆ بازرگانیکردن و لەشفرۆشی. هیچ کاردانەوەیەکی ئەو تۆ بەدی نەکرا، حتا بەرپرسانی حکوومەتیش جوابیان نەداوە. بە بڕوای تۆ ئەم ساڵ لەم راپۆرتەدا کە هەرچەند راپۆرتەکە زۆر تۆکمە نییە، کاردانەوەکان چ بێتن؟ دەبێت بە کورتی ئەوە بڵێت کە هێشتا هۆشیاری میدیا و هۆشیاری میدیا لەبارەی بازرگانیکردن بە مرۆڤ هێشتا لاوازە. شارەکان بەشێکی گۆشەی میدیای گرتووە. خاڵی دوم تۆ ئەزانی کە حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی تایبەتمەندی هەیە بە ناوی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان. هەمیشە هەر راپۆرتێکی هاوشێوە هاتوێ بە نەخێر وەڵامی داوەتەوە. واتە مە نیشانەی ئەوەی حکوومەتی هەرێم نەیویستە بچێتە ژێرباری بەرپرسیارەتی ئەوەی کە کەمپورتەکان لە ئەستۆ بگرێت بۆ ئەوەی چاکیان بکاتەوە. گومانم هەیە مەترسیم هەیە جارێکی تر لیژنەی راپۆرتی وەڵامدانەوەی بگورە راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان جارێک تر بەم ئەندازەی وەڵام داتەوە کە نەخێر و نەریەی ئەم راپۆرتە بکات. بەم جۆرە ئەم فێسبوک و دەستەکانی ترکیە بەڕێ بۆیە شەرمەندەیەکی زۆر گەورەیە، زۆر بە تایبەتتر لەم راپۆرتە شارەکە باز لە بەرپرسانی سیاسی دەکات و پێشتر باسی لە تێوەگلانی هێزە ئەمنیەکان ئەوانەی کە پاسپانی کەمپەکان دەکەن کە چۆن تێوەگلاون لە دۆزینەوەی کەسی لەشکڕ بۆ ژنان بەشێت لە کەمپەکان کە هەموو ئەمانە بە پێی زانیاریەکانم تا ئێستا بێت سزا تێپەڕی و کە نابێت ئەم بەتەش بەم جۆرە تێپەڕێت. بەڵێ نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەوان گەلێک سپاس بۆ بەشداریتان لەم ئاکتوێلەدا و ڕۆژتان باش. بەڵێ بینەرانی هێژە یەکینەکانی پاراستنی سڤیلیە پەسە سەبارەت بە چالاکی شەربانان لە هەرێمی جزیر لێدوانێکی بڵاو کردەوە. بە پێی لێدوانەکە دوو شەربان گیانیان بەخت کردووە کە یەکیان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە. یەپەسە لە لێدوانەکەیدا ڕادەگەیەنێت کە یەکینەکانی شەربانان لە 27 مانگەدا دژی گروپێکی سوپای تورک لە بەردەم ناوەندی فەرمانداری
شعری جزیر چالاکیەکیان پێکێنا لە ئاکامی ئەو چالاکیەدا زەبری قورس لە چەکدارانی سوپای تورک درا و تا ئێستا ئەنجامەکان بە تەواوی ڕانەگەێنراوە. هاوکاتی یەپەسە ڕایگەیاندووە کە لە ئەنجامی هێرشی ڕۆژی شەممەی ڕابردوو هێزە تایبەتیەکانی تورک بۆ سەر ماڵێک لە شاری وان دوو شەربان گیانیان بەخت کردووە. یەپەسە ناسنامەی ئەو دوو شەربانە گیان بەخت کردووە بەم شێوەیە ئاشکرا دەکات. مستەفا عەلی نەجاتی ناسراو بە کانی مەهاباد لە دایکبووی شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان. بیرۆل ئۆسکەسکین ناسراو بە دڵگەشت گەڤەر لە دایکبووی ناوچەی گەڤەری سەربە جوولەمێرگ. یەپەسە لە کۆتایی لێدوانەکەیدا وێڕای سەرخۆشی لە بنەماڵەی هەردوو شەربانی گیانبەخت کرد و جەخت لەسەر بەردەوامیکردنی خەبات و تێکۆشان لە دژی سوپای داگیرکەری تورک کردوێتەوە. بەڵێ بینەرانی هێژار لە باکووری کوردستان دەمێنینەوە ڕۆژنامەوان بیلال گولدەممان لەگەڵدایە. بەڕێز بیلال ڕۆژ باش. ڕۆژ باش. بیلال ئەگەر بکاری بە کورتاسی ڕۆژەوی باکووری کوردستان ئیرۆ چ قەومیە و هەرەوسا ئەو بەرخودان کە لە سوور دەوام دەکا بۆ ئێمە پاربە بکەی کەرەم بکەن. بەێ ڕاستەوە کە کوژی دشۆبینن لە چۆتەرێن باژارên هەرێمê operasyonên leşkerî berdewam dikin û li hin devena jî qedexebûna derketman gundan qedexebûna derketman derval li ser gundan didome dem deman ev operasyonên leşkerî dizînin pevçûnan û pevçûnên dijwar diqewmin ji şirna wî heta colemegî heta têştinê û gelek taybetçî li Amedê li bejahiyên çiyayana ji çolterên çayan ev pevçûn diqewmin di van pevçûnan da gelek leşkerî û polîs tîmên taybet jiyana xwe ji destin gelek birîndar dibin. Her wiha dîsa operasyona qirkirina siyasî didomin û gelek siyasetmedarê Kurd tên li çavkir û tên girtin. Hem konsepta şer dijwardin hem jî konsepta operasyonên siyasî li ser rextinên Kurdan zêde. îro bîstûnehê me bi darvekirina Şex Saîd ku sala 1925 da û bi tevlî 46 hevalê xwe li qada deriyê Amedê hatibû darvekirin û îro Şex Saîd bibîr anîn. Dîsa di bîstûnehê hezîrana 2017 da siyasetmedarê Kurd Orhan Doğan di encama qeyrana dil dervastiyonê da jiyana xwe ji dest dabû wê di hemîn salvegera wefata xwe de wê li navçeya Cizîrê ji alî siyasetmedarên Kurd û malbata xwe da bê bibîr anîn. û her wiha dîsa serokvekîlê Koma HDP Ahmet Yıldirim ve îro derbarê geşedanên li Bakurê Kurdistan Tirkiye û Rojhilata navîn da wê li Enqerê daqiyanekê bide û wê peyamên girîng li bide raya giştî. Dîsa meşa edaletê ku ji Enqerê destpêkirû be bi Stenbolê ve didome berdewam ke îro di roja pazdemîn de ev meşa edaletê didome û meşa edaletê de daxwaza edaletê têkirin û ji gelek beşên civakî yên Bakurê Kurdistanê bigire heta niyê Tirkî piştgiriya xweşbûyî meşê didin destnîşan kirin. Her wiha dîsa li Bakurê Kurdistanê bi mehaya qayîm hatine bi tayînkirin û ev qayîm jî pêkanînên dij mirovane li dijî sazî û nirxên gelê Kurd pêktîne herî dawî jî peykerê filozofê Kurd Ahmedê Xanê hatibû xelar kirin û li gel bê peykerê Ahmedê Xanê jî gelek peykerên din ên nirxên Kurda hatibûn xelarkirin dijî vê jî her piçe nerazîbûn zêde dibe. Her wiha dîsa navçeyên Kurdistanê tên xelarkirinê ji van navçeya jî Sûra Amedê ji bûyî Sûrê jî her ku diçe piştgirî zêde dibe û nobet ji bûyî Sûrê tê girtin û li her derî banga ji bûyî piştgiriya ji bûyî Sûrê bang tê kirin. Da ku Sûr bi tenê nehêştin ev war û şûnwarên dîrokî neyên xera kirin. بەڵێ بیلال گولدەم ڕۆژنامەوان لە ئامەدەوە گەلێک سپاس بۆ ڕاگەهاندنی ڕۆژەوی باکووری کوردستان و ڕۆژیەوە باش.
بەڵێ بینەرانی هێژە بیلال گولدەم بە کورتاسی لەسەر ئۆپراسیۆنەکان کە لە هەرێمەکانی ئامەد و هەرێمی بۆتان بەردەوامە و لۆ چوارچێوەیەدا شەڕ هاتووەتە ئارا و ژمارەیە کوژرا و برینداری سوپای تورک هەیە باسی لەسەر کرد و هەروەها ڕاش دەگەیەنێت کە ئۆپراسیۆنی قڕکردنی سیاسیش لەسەر گەلی کورد درێژەی هەیە و لەو چوارچێوەیەدا ئەندامانی هەدەفە و دەبەپە دەست بەسەر و ڕەوانەی زیندان دەکرێن. ئەمە و ڕایشی گەیاند کە شارەوانی خۆسەپێنەر یان ئەو قەیومانەی کە لەلایەن دەوڵەتی تورکەوە دەستنیشان کراوە بڕیاری نادیموکراتیانە دژی گەل پەیڕەو دەکەن و کە دوایین جاریشیان لابردنێکی پەیکەر و سیمبۆلێکی کوردان بوو. هێشتگرتن بۆ ناوچەی سووری سەر بە ئامەد بۆ ئەوەی خاوەنداری بکەن لەو شارۆچکەیە کە نەڕوخێنرێت بەردەوامە و ئەو ئێشەگرتنە بە پێشەنگی ژنانی کەژا و تەفگەری ژنان لەوێدا درێژەی هەیە. ئەمڕۆژ یادی لە سێدارەدانی شێخ سەعیدی پیرانە و لەو چوارچێوەیشدا چالاکی جەماوەری بەڕێوە دەچێت. ئەمە و هەندێک ڕۆژەوی تورکیایشی بۆ ئێمە ڕاگەیان. بینەرانی هێژە ڕوو لە ڕۆژئاوایی کوردستان دەکەین لە باکووری سیریا ئۆپراسیۆنەکانی بۆ ڕزگارکردنی شاری ڕەقا بەردەوامە. بەپێی هەواڵێک کە لەسەر سایتی هاواردا بڵاو بووەتەوە ڕاگەیەنرا کە گوندی کەسریت کە دەکەوێتە باشووری ڕەقا لەلایەن شەروانانەوە ڕزگار کراوە و 4 چەتە کوژراون. ئەم هەڵمەتەش بۆ ڕزگارکردنی ناو شاری ڕەقا ئەمڕۆ لە 23مین ڕۆژیدا بەردەوامە و گوندی کەسرت ئەفان لە باشووری ڕەقا لە چەتەکانی داعش پاکراوەتەوە شەروانان لە پێشڕەویدان. بەڵێ بینەرانی هێژە دوێنێ نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێونەتەوەی بۆ شەڕی دژ بە داعش بێرێت مێگۆرگ لە ڕۆژئاوای کوردستان و لە ناوچەی عین عیسا لەگەڵ نوێنەری ئەنجومەنی مەدەنی ڕەقا کۆبوویەوە. لەو بارەوە دۆسیەیەک ئامادەکراوە پێکەوە دەیبینین. جێگری هاوسەرۆکی ئەنجومەنی مەدەنی ڕەقا عەبدوڵڵا ئەلعەریان لە پاش دیدارەکەیان ڕایگەیاندووە کە کۆبوونەوەکەیان دوو کاتژمێری خایاندووە. ئەلعەریان وتیشی لە کۆبوونەوەکەیاندا گفتوگۆیان لەسەر بابەتی گرنگ کردووە. ئاشکرای کرد کە پێشووتر دووجار بەنەهێنی لەگەڵ نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا برێت مەکگۆر کۆبوونەتەوە، بەڵام ئەمە یەکم جارە بە ڕەسمی و باشکرا لەگەڵ ئەنجومەنەکان کۆ دەبێتەوە. شایانی باسە دوایین جار لە 16 مانگی ڕابردوو مەکگۆرگ بە یاوەری شاندێکی گەورەی ئەمریکی چوو بە ڕۆژاوە و هەل لە ناوچەی عین عیسا لەگەڵ بەرپرسانی ڕۆژاوە باکووری سووریا کۆبوونەوە باسییان لە هاوکاری چەکی قورس بۆ شەروانان کردبوو. مەکگۆرگ و شاندی یاوەری هەمان ڕۆژ لە کۆبوونەوەکانیاندا باسییان لە پێکێنانی ئەنجومەنێکی مەدەنی کردبوو بۆ شاری ڕەقا. ئەم سەردانە لە کاتێکدایە کە دوێنێ جیمس ماتیز وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەیاندبوو شەڕی دژی داعش لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕەقەیش لە سووریا بەردەوام دەبێت و ئەمریکاش بەردەوام دەبێت لە هاوکاری چەکداری هێزەکانی سووریای دیموکراتی. ماتیز وتیشی پێش هاوکاری چەکداری ئەمریکا بۆ هێزەکانی سووریای دیموکرات ئەو هێزانە خۆیان بە شێوەیەکی باش پڕچەک بوون. تورکیا کە وەک هاوکار و پشتیوانی چەتەکان ناسراوە چەندین جار تووڕەیی خۆی لە بەرامبەر ڕێککەوتنی نێوان قەسەدەوە ئەمریکا بۆ شەڕی دژ بە داعش دەربڕیوە و ئەوەی وەک هەڕەشە بۆ سەر خۆی بینیوە. ڕۆژی 23 مانگەیش برێت مەکگۆرگ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا لە شاری هێرتزلای ئیسرائیل باسی لە ڕۆڵی تورکیا کرد لە ناردنی چەتەکان بۆ ناو خاکی سووریا. برێت مەکگۆرگ ڕایگەیاند پاش ئەوەی زانرا تەروریستە بیانیەکان لە ڕێگای تورکیاوە بەرەو سووریا تێپەڕ دەبن، هێزەکانی هاوپەیمانان ئاستەنگیان لە بەرامبەردا دروست کردن. ئێستا ژمارە ئەو تەروریستە بیانیانە لە خاکی تورکیاوە دەچنە سووریا زۆر کەم بووەتەوە، لە کاتێکدا پێشتر لە ماوەی هەفتەیەکدا سەدان تەروریستی بیانی لە تورکیاوە دەچوونە سووریا. سەردانەکە برێت مەکگۆرگی نێردەی دۆناڵد ترامپ بۆ شەڕی دژ بە داعش بۆ ڕۆژاوە لە کاتێکدا کە شەروانان سەرقاڵی پاکردنەوەی ڕەقان لە داعش، بەڵام تورکیا ئامادەگی دەکات لە پشتەوە هێرش بکاتە سەر کانتۆنی عەفرین و هەرێمی شابا. لە بەرامبەردا شەروانان ڕایانگەیاندووە کە بە توندی بەرپەرچی هەر هێرشێک دەدەنەوە بکرێتە سەرەوە هەرێمانە.
بەڵێ بینەرانی هێژە لەگەڵ هاوکارانم هاتینا کۆتایی ئاکتوێلێکی دیکە تا بەیەگەیشتنەوە ڕۆشتن باش. برنامه ما تایبت لسر روش ریبری گل کردستان برز عبدالله اوجالان عبدو سال کو تجدید و انزوا سر ریبری گل کردستان برز اوجالان زیاده تر بویو هر وها هفدیتن به پارزه رو مالبات را قدغه روش کو سرکاتی آنات ده ریبرتیامت ده روش کی پرگرامه تجدید کی پرشدانی سر ریبرتیامت نشانده شبوی کو ام تجدید را سر ریبرتی راکن تکوشین پیوسته راسی تکوشین یک هر مریده پیوسته